ئەگەر لە پاریس ئەژیام لە هەر کۆڵانێک نەمامێکم دەسووتاند، لە هەر شەقامێک جامی ماشێنێکم دەشکاند، بە بۆیی هەمەڵشنی سوور جامخانەی هەموو مارکێتەکانم ئەنووسی و فڵچەکەی سلڤادۆر دالی مەهێنا و خان و بەخانووی ئەو شارەم لە سوور هەڵەکێشا و دار و بەردی شانزلیەم وەک بەردێکی خوێناوی سەر لوتکەی قەندیل دوای شەهیدبوونی هەر گەریلایە دەنەخشاند. لەبەر دەرگای هەر ماڵێکیدا ئاڵایەکی کوردستانم دەچەقاند. ئەگەر لە پاریس ئەژیام بە بۆیەی ڕەش لەسەر ویزگەی هەموو پاسێکم ئەنووسی، ئێوە بوون سایکس بیکۆتانی مزا کرد و لە لۆزاندا مێژووی کورتان بەم ڕۆگەیاند. ئەگەر لە پاریس ئەژیام ئێستا وەکو عەلیا ماجید هەرچی ژنی قژ زەرد و چاوکاڵی تایە جلم لەبەر دائەکەند و ئاڵایەکی کوردستانم لێ ئاڵاند. ئەگەر لە پاریس ئەژیام هەرچی گڵۆپی دارتێلەکانی شار هەبوو بە بەردی قۆچەخانەیەم شکاندن و لە جێگەی هەریەکەیاندا تاکی پێڵاوی گەریلایەکی شەهیدم هەڵەواسی و بۆ بانگەشەی مافی مرۆڤ ئەم کرد بە سومبوری داهێنان. ئەگەر لە پاریس ئەژیام کەوالیسی سەر تەختەی شانۆکانم گشت تێک ئەدا و پۆستەری هەموو پێشەنگا هونەرەکانم ئەدڕاند. ئەگەر لە پاریس ئەژیام لە دوورەوە هەموو ئامادەبوانی کۆنسێرتەکانم ئەدایە بەربەرد و پێمەوتن ئەوە کۆتایی مۆزارت و باخ و شۆپەتانم ڕاگەیاند. ئەگەر لە پاریس ئەژیام زەنگی بەردەرگای هەموو ماڵێکم لێ ئەدا و دەموت ئەبێ هەمووتان خولەکێک بێدەنگ بن، ئەمڕۆ قاسملۆ لە بەرزترین کەنیسەی شارەوە زەنگی پرسە لێ ئەدات و بۆ تیرۆری سیاسی سێژنە چالاکی کورد مێژووتانە خاتە بەردەم پرسیارەوە و شارتان دێنێتە خرۆشان. ئەگەر لە پاریس ئەژیام شاکلۆفیسی یەکەمم لە گۆڕ دەرەهێنایەوە و ئەمود ئەبێ بۆشکۆی شەرەفی شانشینی فەرەنگ لەگەڵ شازادە لویسدا لە پێشەوە بڕۆن و تابوتەکەی چانسز هەڵگرن بەشان. ئەگەر لە پاریس ئەژیام ئەلەبم لە شوێنی خۆی لا ئەبرد، ئەم گوێزایەوە بۆ ژوورەکەی ئاپۆ لە دوورگەی ئیمرالی و دەم کرد بە قەڵایەک بۆ باکووری کوردستان. ئیڤڵم بە یەک شەقە خست بەدەما و ئاگری نەورۆزی ئەم ساڵمە بردە سەر ئەلمۆن بلان. ئەگەر لە پاریس ئەژیام هەر ئەمڕۆ پرۆگرامی شاشەی تیڤیەکانم هاگە کرد و پامێکم بۆ کوردەکانی ئەو وڵاتە لەسەردانا وەرن هەمومان سبەی لەسەر گۆڕی شارلمان دەست بکەین بە خۆپشاندان. ئەگەر لە پاریس ئەژیام بە یەک ڕۆژ تۆبۆگرافیای گالم هەڵەوەشاندەوە و بە یەک هەفتە دیمۆگرافیای شانشینی فەرنجەکانم ئەشێواند. ئەگەر لە پاریس ئەژیام 40 ڕۆژ پرسەم ئەبردە ماڵی ئۆلاند و پێشم ئەوت ئەرێ بۆچی ئەم شاری تۆ کە چادرێکی ئارامی تێدا نەبوو بۆ ئۆچالان ئێستا پڕ لە فیشەک و تیرۆریست و سلۆگان بۆ تیرۆری نەتەوەیەکی بێشوناسی بێ ناو نیشان. ئاخ ئەگەر لە پاریس ئەژیام